گرنگەکە لەوە ڕێژەیەکی زۆر ئێمە ئافرەتمان هەیە لە کوردستانە کە خاوەنی مافن، خاوەنی دەنگن، خاوەنی ڕەنگن، ئافرەتانی باڵاپۆش هاوشانی براکانیان بەردەوام لە کاری ئیسلامیە، لە کاری ڕێکخراوەیە، لە کاری حیزبیە، لە کاری سیاسیە بوونیان هەبووە، ئیشیان کردووە. بۆیە هەندێ مافی تایبەت هەیە بە ئافرەت پەیوەستە بە خوشکانەوە، بە دایکانەوە، پێویستە کە خوشکان خۆیان داکۆکی لەو مافانەیان بکەن و ضرورە چوونیان بۆ پەرلەمان. ئەمساتا چەند جەناب و کاندیدێکیش شانازی بە مووقیف و هەڵوێستەکانی کۆمەڵ دادگەری لە ماوەی ڕابردوودا. من وەکو ئەندامێکی کۆمەڵی دادگەری کە هەر لە مناڵیەوە لەگەڵ ئەم ڕەوتە ئیسلامیە گەورە بووم و چاوم کردەوە کارم تیا کردووە، کاری ڕێکخراوی حیزبیم تیا کردووە، هەمیشە و بەردەوام شانازیم بە مووقیفەکانیەوە کردووە، شانازیم بە بوێریەکەیەوە کردووە و شانازیم بەوە کردووە کە هەمیشە کۆمەڵی دادگەری لەبەری خەڵکی